بەتانیانەمان هێناوە بۆی ئاوەکە نەپڕژێ بەسەر و چاومانە. وڵی وێرانی بەدەستێەوە ئەمە چەندێکە وایە؟ ئەوەتی هێروایە. ئەمە ناوبازاری سەرچنارە کە ژمارەی زۆر لە دوکان و خواردنگە و چەندین بابەتی تایدایە لە نیوەڕوان و لە بەیانیان و لە ئێوارانە قەربەڵغی زۆر هەیە هەوڵاتیان دێ بۆ ناخواردن و بازاڕیکردن لێرە. بەڵام ئەوەی کە هەیە ئەمە دۆخی شەقامی نەو بازارەکەیە کە ئەم چەند جارێک دوکاندارەکانی ئەم ناوە پەیوەندیان پێوە کردین کە ئەوەی ئەیبینن ئەمە هەموو ئەو چاڵ و چۆڵانەیە کە لەم ناو بازارەدا دروست بووە ئۆتۆمبیل بە ئاستەم دەتوانێت هاتچووی تیا بکە. منەوەی تێبینیم کرد لێرە ئەمەیە دوکاندارەکان لە ناچاریە هاتوون بە پەڕۆ و کومبار و ئەو بابەتانە چاڵی ئەم شەقامەیان پڕ کردوێتەوە. لێرە شۆفێرێکی دێ سڵاو لێبێ ئەم کاتەوە باش وەزەتان چی بەس ئەو شەقامە ئێرەوە؟ وڵا تا بڵێ خراپە جارێەوە باران بارێ ئەو بەتانیانەمان هێناوە بۆی ئاوەکە نەپڕژێ بەسەر و چاومانە. ئەمە لە خاتیەوەیە ئارە وەڵا یعنی ئەوە بە خوار ساەکان دوکانارەکان و ساەکان هینیان کۆنکرێتیان کردو. ئارە وەڵا ئەجینەوانم بەجبەی شەو هەیە ئەیکەن و لەگەڵ دوکاندارەکانە بەخوا هین تیاب و خشمان تێکرد بۆەوەی سیارە عزەتی نەبێ بەخوا داعیمەکەی لە کردوێتەوە سیارە لە ساڵەکانی ڕابردوو ئەم ناوەزەم نۆژەن کرایەوە قوربان نۆژەن کرایەوە بە زیزی سفادەیەکی نیە ئاوی دوکانەکانی ئەو بەرەیکی ئاوەڕۆی نییەوانەی ئەو بەرەوە هەتا ئاوەڕۆی بۆ نەکرێ ئەو دوکانانەی ئەو بەرەوە ئەو ئاوەی دوکانە هەمووی شوورێ دێتەوە ئێرە ئارە وەڵا هەمووی بێتەوە بەچاڵ بەزە بێ مشوریەوە بخۆن کە ئاوەڕۆی بۆ بکرێ ئەوە ئەو ئاوی و دوکانان نایەتەوە سەر جادێ واتەمە چارەسەری بنەڕەتی بۆ نەکراوە ناوەڵا ناوەڵا بۆی نەکراوە کە بارانە بێتتر وەڵا ئەی پرژێنە هەزارە دوسێ شەڕ دروست بووە لەوە سەرەوە سیارە ئارەوەڵا سیارە ئاگای لێنی ئاڕواویش هیچی لەشی نایەڵێ دەستەکانە خۆش بێ. لێرە ئەمە گرفتەکەیە بە ئەم پەڕۆ بەتانی و کومبار و ئەو بابەتانە هاتوون چاڵەکانیان پڕکردوێتەوە. سڵاوی لێ بێ وەزعتان چیە بێت چاڵ و چۆڵی ئەم ناوەوە خۆ ئەمە دوکانەکەتە بەڵێجار وڵی وێرانی بەدەستێەوە. ئەمە چەندێکە وایە؟ ئەوەتی هێروایە. ئەوەتی هێوایە تەبان داوامان لە چەند جارێک لە شارەوانی بەڕێز کردووە هاتوون بەدەنگ داواکانمانەوە بەڵام مشکلەکە لەوەیە کە چارەسەرێکی بنەڕەتیمان نییە. بۆ نمونە چەند شوێنێک هەیە مەجاری نییە ئاوەڕۆی نییە ئاوەکەیتەوە سەر جادەکە کێتەوە سەر جادەکە بە هەمان شێواز چاڵ و چۆڵەکە دروست دەکاتەوە. ئێستا ئێمە مەجاری خۆمانمان هەیە هەموو شتێکمان هەیە بارانێک کە لافاوێت هەمووی لێرەیە کۆ بێتەوە پاشان ڕۆژانە کە دوکانە شوێ کە شتێکە شوێ و ئەوانە هەموویەتە سەر جادەکە یعنی معقولی ئێمە بچینە ماڵە فەرش بێنین بکەین چاڵەکانی پێ بڕکەینەوە. ئەو شتێکی بەرەوە نەخۆشخانە و مزگەوت و دوکان و هەموو شتێکی لێوێتەوە خوارەوە بێرە هەمووی یێتەوە بۆیرە تەبان ئەو ریزێ ئەو بەرەوە هیچی مەجاری نییە هیچی نیەتی باشە دوکانە شوێنە سەر جادەکە یعنی پەرداخی ئەو بڕژێتە سەر جادەکە. باشە تا هەوڵ نەدراوە تا مەجاری ئەم بۆ دامرێ دوکانانە نەکراوە چەند جارێکیش خۆمان پێمان وتون ئاگادار کراونەتەوە کە نەکراوە ئەڵە تەکلیفێکی زۆری تێچێت تەنانەت دوکانارێک خۆم ئاگادارم کە چوو بوو داوای کردبوو ئەو ئیشێ بۆ ئەو شاڵ دوای پێوتون بەڵێ توێتی بەڵێ و توێتی پێمان ناکرێت پێێنە بەتەمان چۆن کاتەکەی بەسەر چێساوە سنووقی زێرابی لەوێ هەیە تێگەی ئەڵێ بێت جادە بدڕن و نازام چی لێ بکەن ئەم شتانە حکومەت بەڕاستی ئەڵێ بودجێ ئەومان بەدەستەوە نیە و کارانە بکەین.